هەمووان وەرگتون ئێمە تا کاتژمێر 12 ئەو بەڵگە نامە و ئەو ڕێگە پێدانە فەرمیانی کە لایەن بەڕێز پارێزگار و لیژنەی ئەمنیوە دراوەتە هەر کەسێ بە هەر هۆکارێ بێ بۆ ئیشکردن یا بۆ هاتوچۆکردن ئێمە لیان وەرەگرینەوە تا کاتژمێر 12 لە پاشان جوڵەی هاتوچۆ بە هەموو جۆرێک ئەوەسێت. ئێمە دڵنیای ئێوانە ئێمە لە ئەرک و فەرمانین بۆ سەلامەتی هاوڵاتیانی خۆمان پابەندی ڕێنمایەکان بن لەسەر شەقامەکان لە تەندروستیە پابەندی ئەو ڕێنمانەیە کە بە تەندروستی دەری دەکات و ئێمەش ئەو ئیجرئاتانەی کە ئەیکەین لەبەر خاتری هاوڵاتیانەکەەوە مانوێ بەرکەوتە نەبێ لە بینمانە لە بینی ئەوانە ئیجرئات دەرماوەی دەمێکە ئێمە لەسەر شەقامەکانین بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان. بەپێی بەیانەکەی ئەفشەی وەزارەتی ناوخۆ ئەمڕۆ لە سەعات 12 بۆ مای 3 کاتژمێر هاتوچۆ بە هەموو شێوەیەک ڕاگیرێ و ئەو هاتوچۆ و جوڵەیشی پێشترە بوو ڕاگیرێ و ئەوەستێ لەبەرەوە ئێمە لە 12 لێرە وەستاوین لەگەڵ هێزە ئەمنیەکان کە لە پرسرای ئەم شوێنەکان هەموو داخین لەوانەیە دەقێک تەخیریکن لەبەرەوەی لە سەتری تازە تاگاتە ئێرە ئەوانەی کە 12 داخن سەتری تازە ئەم دقی مەجالیم چەند هاوڵاتیین کە لێرە تێبڕێ لە دوای 12 دقه 12 چارەک بە یەکجاریم ڕێگای داخین ناڵی هیچ جۆرە سیارێک بێتە ناو هیچ جۆرە ئۆتۆمبیلێک بێتە ناو سلێمانیەوە تەنها کارمەندی تەندروستی واجب نەبێ لەبەر ئەوە داوا لە هاوڵاتیانەکەن پابند بن سەرەشە بۆ خۆیانە بوو ئێمەش دروست نەکەن لە کاتژمێر 12 بەدواوە هیچ ئۆتۆمبیلێک ناکرێ هاتوچۆ بکە و هەر ڕێگە پێدانێکیشە بۆ پێشتر وەرمان کردووە ڕێگە پێدانەکان هیچمان لە هاوڵاتی نەهێشتووە ئەم 40 کاتژمێرە تکامان وایە هاوڵاتیان پابند بن چکە دواتر ڕوبەڕووی سزای یاسایی ئەبنەوە بۆی هەمووان بە دوور بین لەو حاڵەتە نەخوازراوی کە هاتۆتە ئارا و نەخۆشیەکە کە بەربڵاوە هەر وڵاتی ئەمەی نەگرتوەوە هەموو شوێنێکی گرتوەوە تکام وایە هاوڵاتیان پابند من لەبەرەوەی بتوانین خۆمان بپارێزین